بەڵێ بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە و میوانەکەشم لە تەهرانەوە لەگەڵتانە بین بۆ قسەکردن لەسەر پرسوباسێکی گرنگی ڕۆژ وەکو ئاگادارن کە لە چەند ڕۆژی ڕابردوودا و ئەم ڕۆژی لەگەڵدا بێت شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بانگێشتی فەرمی ئەو وڵاتە سەردانی ئێرانیان کردووە و چوار کۆبوونەوەی ئێرجگار گرنگیان کردووە لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتانە ئەو وڵاتە مەبەستمە لەم بەرنمەیە قسە لەسەر کۆمەڵێک تەوەر بکەین لەگەڵ جەنابی کاک نازم دەباغ نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێران من ئاماژە بە چەند پرسیارێک ئەدەم مەبەستمە بزانم کە ڕای فەرمی نوێنەری حکوومەتی هەرێم لەسەر ڕیفراندۆمی سربەخۆیی چییە مەبەستمە وەڵام بۆ پرسیارە وەربگرمەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ئاستە باڵایە لەسەر چ پرسێک گفتوگۆیان لەگەڵ بەرپرسانی ئێران کرد باسی چیان کرد سەبارەت با ڕیفراندۆمی سربەخۆیی ڕای بەرپرسانی ئێران چی بوو و ڕای ڕوون و ئاشکرای یەکێتی نیشتیمانی کوردستان چی بووە مەبەستمە ئەو پرسیارەش بکەم لە گەری ڕاگەیاندنی سربەخۆیی ئایا ئێران پەنادەباتە بەرگوشاری سیاسی پەنادەباتە بەربەکارهێنانی کارتێکە دژی حکوومەتی هەرێمی کوردستان بێت من زیاتر ناڵم لە پێشەکێکە کاک نازم سڵاوت لێبێت و سوپاس بۆ و دەرفەتە ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم ئێوە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانن لە ئێران ڕای فەرمیتان لەسەر ڕیفراندۆمی سربەخۆیی چییە و تا چەندە پاڵپشتی لەو پرساکەن سڵاو ڕێزم بۆ هەمووتان و بۆ بینەرانی بەڕێز دیارە مەسەلەی پرسی ڕیفراندۆم و پرسی سربەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان پرسێک نییە ئێستاکە حیزبێک یا کەسێک یا ئەمڕۆ هاتوویتە کایەوە بە بڕوای من ئێمەی کە دەورمان هەبووە لە تێکۆشان و پێشمەرگایەتی و خەباتکردن لە سەرەتای داخلبوونمان بە هەر ڕێخستنێکدا ئامانجی دوور و نزیکمانە بۆ ئامانجی نزیکمان مافی خود مختاری بووە و ئافی حکمی ذاتی بووە و ئامانجی دوورشمان دیارە سربەخۆی و مافی چارە خۆنووسین بووە من وەکو ئێشێک ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانیشم هەمیشە تاکید لەوە کراوەتەوە کە مافی چارەی خۆنووسین مافێکی ڕەوای ئەبێ خەباتی بۆ بکەین تێکۆشانی بۆ بکەین دیارە ئەمڕۆکەوە پرسە هاتۆتە کە هەمومان پێ ئاگادارین بە بڕیاری هەموو لایەنە سیاسیەکان زۆرینەی زۆری دەتوانین بڵێن نەک هەمویان بەڵام ئەوانەی تش ئەگەر لە دەرەوەی پرۆسەکەشدان کەس نەیتوانیوە ئەوە ڕەت بکاتەوە کە مافی ڕاپرسی و مافی ڕاگەیانی سربەخۆ کارکردن بۆی کارێکی ناڕەوایە بەڵکو هەمووی بەڕەوای ئەزانن بەڵام هەموو داوا ئەکەن کە ئەو مەرجوو ئەو کاتە دیاری بکرێ ئەو مەرجانەش ئامادە بکرێ من خۆمەکو ئەندامە یەکێتی نیشتیمانی کوردستان و کادیرەشی یەکێتی دەڵێم هەر کەسێک کە پشتیوانی نەکات لە پرۆسەی ڕیفراندۆمەوە پرسی بەکارێکی دژوار و ناڕاو دش بە گەلەکەی ئەزانم تا حەدێەوەی من پێشترش قسەم کردووە دێڵێمەوە کە بە خیانەتیشم لە نابردووە بۆیە پێویستە هەموو لایەنەکان ئەو هۆکارانە سربەخۆیی نەبێت خیانەت لەگەلی خۆی دەکات ئەم بۆچوونە لە چیەوە سەرچاوی گرتووە من گوتومە هەر کوردێک نەک هەر کەسێک تێگەیشتی چکە باش زیاتر مەسەلەکە پرۆسەمەش باسی کوردستانەوەی کوردیە من لە سەرەوە سەرچاوە دەگرێت باڵێ ئێمە لەوە سەرچاوە دەگرێت کەەوە مافێکە خەباتمان بۆ کردو من ئەگەر بێت و ئەمڕۆ کە هەلک بێت بڕەخسە بێتە پێشێ پشتیوانی لێ نەکەم ئەی باشە چەند ساڵە ڕازگۆ نەبووم لەگەر خەبات و تێکۆشان و ماندی بوونی خۆم وە ڕێخستنەکەشم و یەکێتیشم ڕازگۆنە بۆیە ئەم مەسەلەیەکە کە هەمومان پابند بووینە پێ ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بە دروشم و بەکار و بە هەوڵ و بە کۆشتەکانی خۆشی بەردەوامەلەوەی کە ئەم پرۆسەیە لە کاتی گونجاودا جێ خۆی بگرێت بەڵێ کاک نازم مەبەستمە باست لە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد سەرکردایەتی سیاسی و بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخۆشتەوە هەمیشەوە دووپاتەکەنەوە کە مافی چارەی خۆنووسین یەکێکە لەو پرس و مافانەی کە یەکێتی دەمێکە خەباتی بۆوەکات چەند ڕۆژێکە بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە شاندێکە بە سەرۆکایەتی جەنابی کاک کۆسرەت ڕەسوڵ عەلی گەشتونەتە ئێران و لەوێ لەگەڵ چەند لایەنێک دانیشتون و کۆبوونەتەوە لەوانە سەرۆکی پەرلەمان بۆ نمونە ئەبینی لەگەڵ سکرتێری ئەمنی قەومی ئێران دانیشتون و کۆبوونەوەتان کردووە و جەنابیشتان وەکو ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ حزوورتان هەبووە
کۆبوونەوەکان لەسەر چی بوون و باسی چی کراوە؟ دیارە کۆبوونەوەکان یەکەم لەسەر بانکێشتی کۆماری ئیسلامی ئێرانی بووە، دووەمیشان یەکێتی نیشتیمانی کوردستان کە بانکێشتەکەی قبول کردووە لە ئەنجامی بوونی پەیوەندێکی دێرین و مێژووی و کۆن و پتە و لە بینی کۆماری ئیسلامی ئێران و یەکێتی نیشتیمانی کوردستان و کورد بووە. سێهەمیشان هەمیشە خۆی بە هۆکارێک زانیوە لە هەر کات و ساتێکا پێویست بکە شاندەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەی هەبووە بۆی بچێتە پێشەوە لە ڕێگای وتوێژ و گفتوگۆ ڕادەربرین و هەروەها ڕاگۆڕینەوە باس و پرسەکان باز لێ بکە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان شاندەکەی کە هاتوۆتە کۆماری ئیسلامی ئێرانی بە بڕوای من دریغی نەکردیە لە پارێزگاریکردن و ڕوونکردنەوەی ئەو دروشم و ئەو ڕێبازەی کە جەنابی مامجەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی تەمەن و خەباتی تێکۆشانیان کاریان بۆ کردووە و کاتێکا یەکێتی نیشتیمانی کوردستان مافی چارە خۆنووسینی هەڵگرتە بوو کەسانێک بوون بەس بیریان لە حکومی ذاتی دەکردەوە و بەرکو لە قۆناکە زەرەرشمان دەکردێ بەڵام شانازی دەکەین وەکو یەکێتی لە هەر شوێنەکە پێویست بکە بۆ پارێزگاری لە مافەکانی کورد و نەتەوەی کورد و ئایندەی کورد کاری بۆ کردووە. بۆیە هاتنشی بۆ کۆماری ئیسلامی ئێرانی لە ئاستی بەرپرسانی باڵاوە کە دانیشتن و توێژ کراوە تاکید لەسەرەوە کراوەتەوە کەەوە مافێکی ڕەوای گەلی کووردە و پێویستە بە شێوازەکانی خەباتکاری بۆ بکرێت بە کۆماری ئیسلامی ئێرانیش بە ڕاشکایی پەیامی بەرپرسانی ئێران بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پرسی ڕێفراندۆمی سەربەخۆیی چی بوو؟ من ئەتوانم وە بەرپرسیشم لەو قسەیە ئەو پەیامەی کە داویانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەس پەیام نەبوو بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرکو پێشتر ڕامگەیاندووە کە ئەو پەیامە بە هەموو لایەنە سیاسەکانی کوردستان و عێراقلا ڕاگەیاندراوە. ئاخر جارەوە بۆ کە جەنابی ئاغای مەسجدی کە وەکو سەفیری ئێران لە بەغدا سەردانی هەولێری کردووە لەگەر مەکتەبی سیاسی پارتی بەجیا کۆبووتەوە لەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەموو لایەنەکانی ترژیەکەیەکە لەوانەیەکێتی نیشتیمانی کوردستانیش. پەیامەکەی کۆماری ئیسلامی ئێرانی پەیامێکی ئاشکرا و ڕوون بووە کە لەسەر زمانی ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانی ئایەتوڵڵا عوزما خامنەیی باس کراوە کە ئەمانە لەگە پاراستنی یەکپارچەی خاشی عێراقن و لەگەر ئەوەن کە بەپێی قانونی ئەساسی کورد داوای مافەکانی خۆی بکە و کۆماری ئیسلامی ئێرانی لە دانیشتەکانە هەمویان تاکیدیان لەسەر ئەوە کردوتەوە کە بەپێی ئەو ڕێککەوتن و ئەو دەستوری هەمیشەیی کە لە عێراقەیە پشتیوانیەکەن و بۆ ئەو مەبەستەش جارە یەکێتی هەنگاوی خۆی دەنێ بە گەڕانەوەیان بۆ هەرێمی کوردستان. وەڵامی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو پەیامەی ئێمە لەگە مەکتەبی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران چی بووە؟ وەڵامی یەکێتی بوو یەکەم کە ئەمە مافێکی ڕەوای خۆمانە وەکو گەلی کورد کە بە تایبەتی یەکێتی. وەڵامی دووەمەژەوە بۆ کە ئێمە ئەو پەیامەمان وەرگرتووە لە کۆماری ئیسلامی ئێرانی جارەشی تر پێویستە کە بگەڕێنەوە لەگەر لایەنە سیاسەکانی کە هەمومان پێکەوە بەشدارین لە ڕاگەیاندنی ئەو پرۆسەیە ئەو پرسەیە و توێژ دەکەین و بیرڕا ئاگۆڕنەوە بۆ جارەشی تر ئەوەی سەرەتا لە مەکتەبی سیاسی یەکێتی دوایی دەگەڕێتەوە بۆ هەموو لایەنە سیاسەکان دوای ئەوە بڕیاری کۆتایی لێ دەدرێت. کەواتە بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕوونی بە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێرانیان وت کە ڕێفراندۆم لە کاتی خۆیدا ئەنجامەدرێت و یەکێتیش پاڵپشتی دەکات. یەکێتی نیشتیمانی کوردستان تاکیدی لەوە کردوێتەوە کە ئەم پرسە ڕاگەیاندراوە پرسێک نییە تەنها لایەنێک لێی بەرپرس بێ لایەنێک بڕیاری لێدابی. بۆیە ئەم پەیامەی ئێوە لەم قۆناغی ئێستاکەدا هەری ئەوان نییە. پەیامی تورکیایە، پەیامی وڵاتانی ئەوروپایە، پەیامی وڵاتانی ترە، هەموو ئەو پەیامانە جارێکتر پێویستی بەوە هەیە سەرکردایەتی کورد وتوێژی لەسەر بکە بۆ ئەوەی دوابڕیاری خۆی لێبدا لەوە ئەو ڕیفراندۆمە جێبەجێ دەکرێت یا ئەو ڕیفراندۆمە جێبەجێ ناکرێت. من پێم وایە زیرەکانەتر ئەبێ بیری لێ بکەینەوە و هەم سوور بین لەسەر مافەکانی خۆمان هەم لە کاتێکا بڕیار لەو مافە چارە نووسازە بدەین کە سەرکەوتنی باشی لێ بەدەستدێنی نەک دوایی زەرەر و زیانەکان بە شێوەیەک بێ کە پەشیمانی بەدەوە بێ. بەڵێ کاک نازم وەڵامی ئەو پرسیارە وەرنەگرتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان ینی دووپاتی کردوتەوە کە پاڵپشتی لە ڕیفراندۆم ئەکات
ینی لە دانیشتنیان لەگەڵ بەرپرسانی باڵای کۆماری ئیسلامی ئێراندا؟ بەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان تاکیدی کردوێتەوە کە ئەم بڕیارە خواستی تەنها هێز و لایەنێک نیە ئی هەمومانەوە بە تایبەتی جەماوەری خەڵکی کوردستان. باشە مەبەستمە لەسەر پرسێکی دیکە قسە بکەین، ینی ئەگەر هەیە هەڵوێستی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر بە پرسی ڕیفراندۆمی سربەخۆی گۆڕانکاری بەسەردا بێت؟ من پێشتر شاکیدم کردوێتەوە لە کاتێکا کە ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانی دوا کەس کە ڕێی خۆیدا لە مەسەلەکە کارێکی هاسان نییە پەشیمانی لەم هەڵوێستە دەرببڕن. ینی لە ئێستادا هیچ گۆڕانکاریەک نایەتە ئاراوە، تەنانەت دەگەر حکوومەتی عێراقیش ینی بەرپرسانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی پێم وانە، بەڵام من بە بڕوا بۆ سنی خۆم گوتوشمە هەمیشە کۆماری ئیسلامی ئێرانی لە کۆتادا بڕیارەکانی پەیوەستە هەڵوێستەکانی پەیوەستە بە هەڵوێستی حکوومەتی عێراقی خۆی. باش کاک نازم، ئێوە ینی ئەیامێکە نوێنەری حکوومەتی هەرێم و پێشتریش نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بوون لە کۆماری ئیسلامی ئێران. لەم سەردانەی شاندی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دڵنیایی دراوە بە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران کە بوونی دەوڵەتی کوردستان مەترسی نابێت بۆ سەر ئێران؟ بەڵێ جارێکی تر تاکید کراوەتەوە دڵنیاییش دراوە لەوەی کە ڕابردوو ئیسپاتی کرد تەجروبەی حکوومەتی هەرێمی کوردستان و فیدرالیزم هۆکارێکی باش بۆ بەرقەراربوونی ئەمن و ئاسایش لە ناوچەکە و هەروەها هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمن و ئاسایشی کۆماری ئیسلامی ئێرانی و حتا وڵاتانی تریش بەی خۆی زانەوەی خۆشی بە ئێوان زانیوە، بۆیە بەبیر و بڕوا و بۆ چوونی شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان تاکیدی لەسەرەوە کردوێتەوە لە هەموو حالەتەکاندا ئێمە مەترسی نابین بە وڵاتە دراوسەکان بەڵکو بە پێچەوانەوە هۆکاری سەقامگیرکردنی ئەمن و ئاسایش دەبین. کەواتە ترس و نیگەرانی کۆماری ئیسلامی ئێران لە چییە؟ بۆ بورە پرسیارەکە حاڵی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان ئەم شاندە باڵایی یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیاییتان داوە بە کۆماری ئیسلامی ئێران کە بوونی دەوڵەتی کوردستان مەترسی نابێت بۆ سەر ئەوان. ترس و نیگەرانی کۆماری ئیسلامی ئێران لە چییە لە ئێستادا؟ دیارە ترسی نیگەرانی کۆماری ئیسلامی ئێرانی پێم وایە تەنها ترس و نیگەرانی خۆی نییە. ئەو ترس و نیگەرانیانێک کە لە دەوروبەری هەرێمی کوردستانی عێراق هەیە لە گۆڕێ ڕنگدانەوەی هەمویان لە سەریەک وەکو یەکە چ تورکیابی چ عێراقبی چ سووریابی و ئەمە لە کاتێکا کە تۆ لە هەرێمی کوردستانی عێراقا بتەوێت کیانێکی سیاسی سربەخۆ دروست بکەی ئەبێ دڵنیایی زیاتر لە پرۆسە جێبەجێکردنی بدرێ بە وڵاتانی دراوسێ کە مەترسیمان نابێ. بەداخەوە زۆر جاری وا هەیە لەم کات و ساتەدا هەندێک شت دەبێن و دەبیستێن و ڕوو ئەدا کە جارێکی تر بەرامبەرەکانمان دراوسەکانمان وریا دەکاتەوە لەوەی کە هیچ نەبووە ئەم زۆرە مەترسیانە ڕوو لە ئێمە دەکات ئەگەر ببێت چ ڕووەدا. بەڵێ کاک نازم، بەنسبەت گوشاری سیاسی کۆماری ئیسلامی ئێرانەوە هەرچەندە جەنابتان بە دوواداچوونتان کردبوو پێشتر و ڕاگەیەنراوی خۆشتان هەبوو، قسە لەسەر ئەوە هەیە کە جارێ هیچ نەبووە کۆماری ئیسلامی ئێران ئاوی گرتوتەوە. ئەمە تا چەندە ئەسڵ و ینی بنچینەی و بنەمای هەیە ئەم زانیارییان تەنها پڕۆپاگەندەیەکە و هیچ پەیوەست نییە بە پرسی ڕیفراندۆمەوە؟ من پێم وایە تا ئێستا کۆماری ئیسلامی ئێرانی هیچ هەڵوێستێکی دژ بەو بڕیارانە دەرنەبڕیوە، ینی هەتا مەسەلەی ئاوبڕینیش مە چەندجار تاکیدمان لێ کردێتەوە. ئەمڕۆژ خۆم پەیوەندیم کردو بە پرسانەوە کەمە هیچ پەیوەندێکی بە ڕاپرسی و ئەو بڕیارەوە نییە، بەڵکو ئەمە مەسەلەیەکی بەرنامەیەکی تامینکردنی ئاوە لە وڵاتی خۆیاندا لە کاتێکا کە ئاو کەم دەبێت باران کەم دەبێت نزیکەی 10 ساڵ دەبێت ئەم پرۆژانە بڕێوەن
و ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە ئایندە نەکاتەوە باسمان کرد هەرام پرۆژەیە نیە نۆزەی تریش بەڕێوەیە کە تەواو بێ و ئەمە تاکیدی لەسەر کردوێتەوە کۆماری ئیسلامیێران تا ئێستا هیچ هەڵوێستێکی سیاسی ئابووری عسکەری ئەمنی وەرنەگیراوە بەرامبەر بەو پرسەی کە باسی لێوە دەکرێت. بەڵێ کاک نازم زۆر جار کە باس لە پرسی یاخود لایەنی ئابووری و بازرگانی ئەکرێت لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران باس لەوە کرێت کە کۆماری ئیسلامی ئێران سوود و قازانجێکی زۆری ساڵانە بۆ دەگەڕێتەوە بۆ دەمێنێتەوە لە ئەنجامی ئەو ئاڵ و گۆڕە بازرگانی و ئابووریانی لە نێوان ئێران و هەرێمدا هەیە. ئایا مەترسی ئەوە هەیە کە ئێران پەنا باتە بەر داخستنی سنوورەکانی لە ئەگەری ئەوەی کە بەرپرسانی هەرێمی کوردستان سوور بن لەسەر ئەنجامدانی ڕێفراندۆمی سەربەخۆی و دواتریش هەنگاونان بەرەو سەربەخۆی یان ئەمە بابەتێکی دوورە؟ من پێم وایە هەموو مەترسێک ئەبێ کورد لە بەرچاوی خۆی بگرێ. بەڵام من ئەو ڕۆژە باسیشم کرد لە چاوپێکەوتنێکە کە گوتومە بە بڕوای من پرسی بەکارهێنانی کارتی ئابووری دەکەوێتە دوا کارت. بەڵێ کاک نازم مەبەستمە لەسەر ینی هەر بگەڕینەوە سەر کۆبوونەوەی شاندی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەرپرسانی ئێران لە هەرێمی کوردستان زۆر جار پێندەی من چاودێریم کردبێت و هەستم پێ کردبێت نیگەرانی و ترسی ئەوە هەیە کە دوای گەڕانەوەی شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێران پاشگەز ببنەوە لە هەنگاونان بەرەو ڕێفراندۆمی سەربەخۆی. تۆ وەکو بەشداربوویەکی کۆبوونەوەکان و بەرپرسێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆماری ئیسلامی ئێران چ دڵنیاییەک بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دەی؟ من لێرە ئەو مەسەلەیە ناتوانم ینی وەکو خۆی ڕوونی بکەمەوە بەڵام خۆم وەکو نازم دڵنیایی ئەدەم یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر پرسەنەتەوەییەکان و کاریشی بۆ دەکات بەڵام ئەبینێتەوە شێوازی کارکردن و چۆنیەتی بڕیاردان لەگەر هەموو لایەنە سیاسەکان و ئەو کێشەیە کە ئەمڕۆ جەنابەت باسی دەکەی لەگەر ئێران من پێم وایە کەمتر فۆکسی ئەعلامی لەسەرە لەگەر تورکیاشەیە لەگەر ئەوروپاشەیە لەگەر ئەمریکاشەیە مەگەر مەگۆر نەهاتە هەولێر و دوایی بەیانی بڵاو کردەوە گوتی ئێمە لەگەر جێبەجێکردنی پرۆسەی ڕێفراندۆم و پرسی سەربەخۆینین لە قۆناغی ئێستاکەدا بەداخەوە هەموو ئەوانەی کە کاتی خۆی وامانەزانی پشتیوانن پشتیوانی سیاسی لە کوردەکان ئەوڕۆ دەرکەوتۆ تا ئێستا کارتی دژە تیرۆر و دژە داعیشیان زیاتر بەلاو لە هەموو شتێک گرنگتر نەک چە ئایندە و چارەسەرکردنی کێشە سیاسەکانی گەلی کورد و من پێم وایە ئەم وەزعەتەی ئێستا کە هەیە زیاتر پێویستی بە یەک ڕێزی کورتەیە یەک ماڵی کورتەیە کەەوەی بتوانین بۆ هەموو ئەگەرەکانی بێنە پێش حساب بۆ بکەین چی بە جێبەجێکردنی چی بە جێبەجێ نەکردی چونکە وەکو چۆن باس لەوە دەکەیت سەرەتاکەی ئەمە پرسێکی نیشتیمانی نەتەوەییە کە ئی هەمووانە هیچ تاکە حیزبەک و هیچ کەسێک نییە کەواتە هەر هەڵوێستێک و هەر گۆڕانەکیش بەسەر جێبەجێکردنی ئەم پرسەدا بێ بە هەمان شێوە دەبێت پرسی هەمومان بێ نابێت تاگلایانە بێ. کەواتە تۆ سووری لەسەر ئەو قسەی کە هەر لایەنێکی کوردی وەکو چکە خۆت پێشتر ئاماژەت پێدا و هەر کوردێک بە شێوەیەک لە شێوەکان پاڵپشتی ڕێفراندۆمی سەربەخۆیی نەکات خیانەتە لە گەلی کوردی دەکات؟ من حەز دەکەم ێ ڕوونکردنەوە بدەمێت لەسەر مەسەلەی پاڵپشت چونکە ئێوە زۆر تاکیدی دەکەن لەسەرێ من بە تاکید دەیڵێم پاڵپشتی نەکردن یعنی درۆکردن لەگەڵ خۆت لە ڕابردوودا تا ئێستاوە بۆ ئایندەش بەڵام دەبینێتەوە چۆن پاڵپشتی ئەو پاڵپشتێک کە من باسی دەکەم هەموو حیزبەکان دەگرێتەوە بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن پاڵپشتی هەر ئەوە نییە تۆ بە قسەیەک بچی دەنگەکەت خەیتە کارتێک خەیتە ناسندوقی دەنگدانەوە بری من دەنگمدا بە بەڵێ یا بە نەخێر بەڵکو پاڵپشتی ئەوەیە دەبێت هەموو مەرجەکان هەموو هەڵەکان بڕەخسێنی وەیەشێتی ریزی گەل هەموو ئەو کارستانێک کە پێویستە هەموو پێکەوە پشتیوانی بکەین هەر کەسێک کۆسب دروستکە بۆ ئەوەی ناتەبایی نایەکرزی لە ناوگەلی کورد دروست بێ ئەمەش بەشێکە لەو کارتە لەو پشتیوانیە بۆیە بە بڕوای من بەڵێ پشتیوانی نەکردن خیانەتە بەڵام ئەبێ بە هەمومان بێ نابێ یەکێک ئۆباڵەکە بخاتە سەر ئەستەوەیە کەشتر لەولاوە سیر بکە فلان تێکیدا ئەبێ سەری داخوازیەکانی هەموو لایەک بکرێت وەکو یەک لەوانە کاراکردنەوەی پەرلەمان یاسای هەڵبژاردن لەوانە باشکردنی باری ئابووری خەڵک
و چارەسەکردن کێشە سیاسەکانی لایەنە سیاسەکان لە ناو کوردستانە و لەگەر گەلانی کوردستان چونکە ئێمە فقط کورد نین لە کوردستانە تۆ ئەگەر دەتەوێت سەر بەخۆی بەڵێ کاک نازم مەبەستمە زۆر دوایین پرسیارەکەم زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە هەبەکان و پێکاتەکانی کوردستان دەگرێتەوە. بەڵێ سەردانی جەنابی مامجەلال سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئێران سەردانێکی سیاسی بوو یا تەنها سەردانێک بوو بۆ بینینی دۆستە دێرینەکانی خۆی و گۆڕینی جەوێک؟ زۆر بە کورتی. من نازانم ئەمە گوتوم و دەشێڵێمەوە دڵنیایی ئەدەم جەنابی مامجەلال کە هاتۆ بۆ تاران هیچ ڕەبتی بە سیاسەتەوە نەبووە بەغێر ئەوەی سەردانێکی کەسی بووە بۆ هەواگۆڕی بووە، بەڵام هاتنەکەی لە کاتێکا بازە گۆڕانکاری بەسەرداهات کە بازێک کەس بیرکردنەوەی تریان بۆ کچکە ئەو کاتانەی جەنابی مامجەلال ئەگەر پێویستی بکردوایە پێم وایە ئەو کەسێک کە لە ئێران لە تاران دیتی دەیتوانی لە سلەیمانیش ببینەوە هەمان و توێژ لەگەر بکە. بڕیاردانی سیاسی ئەمڕۆکە لە هەرێمی کوردستان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەست مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگری یەکەمی سکرتێری گشتیە. بەڵێ کاک نازم دەباغ نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێک لە بەشداربوانی شاندی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی باڵای ئێران. زۆر سپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانت بەخشی. سپاسیش بۆ ئێوە بینەرەتە. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزی یادگارفایە قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.